Sorgul gula bahçane, sorgul keça kurdane, sorgul miriçiyane, sorgulamın belinde inaşiya, dilin cira aliya, direve hain dünya, sorgulamın. Nizikey ده سال دەبێت کار و ساڵاتێکی فەرمیم نییە ینی خۆم بەڵام ڕابردوێکی زۆر باشم هەبوو و هەموو کاتیانی شامەزیم پێوە کردووە بەڵام ئینشاڵڵا 2026 ساڵی من دەبێ بەڵێ بەڵێ ئیشی زۆر زۆر جوانم حازرە ئینشاڵڵا وەڵا هیچ هۆکارێکی تایبەتی نەبوو بڵێم سەرەکی بەڵام خەریکی خوێندن و ژیانی ئاسایی و بەچیوە سەرقاڵی ئێستا مامۆستایەت دەکەم دەرس دەڵێمەوە مامۆستای چۆنێ مۆسیقا هەر لە هەولێر بەڵێ بەڵێ لە هەولێر ڤیددیۆیەک هەبوو لە دوما لە وڵاتی تورکیا بوو لەگەڵ ئیبراهیم تاڵیسا دەرکەوتی لەوێ گۆرانی تو گریا ئەو لە کۆتایە چۆن بوو ئەمە خۆی کە منداڵم زۆر حەزم لێ بوو بیبین لە نزیکەوە ئیدی بەڵێنیان پێدا بووم بیبینم ڕۆژێک سەردانیمان کرد لە هۆتێل دیڤان لە هەولێر ئەو کاتە حاڵی زۆر خراپ بوو نەمتوانی زۆر لەگەڵ دانیشمیدی بەخۆی وعدی داگوتی دێم سەردان دەکەمەوە یاتە سەردانی کۆلێژەکەی مەشی کرد میش چاوم پێکرد چۆن بوو لەوێ کە بینی تۆ گۆرانی تو ئەو گریا تاوان هەستەی خۆشە ئێستاش خەڵک ینی پاش ئەو هەموو ساڵە 2013ەوە تا ئێستا دەبتەوە 2026 پاش 13 ساڵ هەر خەڵک هەر باز دەکاتەوە تو فڵان کەسی وات کرد تەبان شانازێکی گەورەی لە بووم چەند بەرهەمتە بێ بۆ 2026 چۆن خۆت بۆ ئامادە کردو ئێستا نزیکەی سێ بەرهەمی نوێم حازرە بەڵێ حازرە بەزمای بڵاوی کەمەوە دیبەز لەو ساڵی نوێش ینی بەرداوام دەم پاشەو سێ بەرهەمەشەر خەریکم واشتی نوێش حازر دەکەم چەند ڕۆژە لێرەی لە سۆرانی وەڵا 2 ڕۆژە لێرەمە لەگەڵ سەرما و کەشەکەی وەڵا زۆر مشکلیە ڕاستی سەرما ئێستا خۆم بێ ڕاناگیرێ لە سەرما ئەرێ وەڵا کاکەمە لەوە لێرەین کا بەفر کا سەرما ناوەڵا نەمدیتە کۆپلەیە گۆرانیمان پێشکەش پێچیمان پێشکەشەکەی وەلەو گۆرانی زۆر زەحمەتە لێرە چکە لەو لای دەنگ مۆسیقا و هەڵای ئێستا گۆرانیەکەی تو ئەی دلبەرێ دەم گولستان لە باغێ من بوو زێوستان ئای دلبەرێ دەم گولستان ئای دلبەرێ دەم گولستان